بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم جارش لە بەرنامەیەکی تایبەت لەگەڵ یەکێک لە پیاوە ناودار و کەسایەتیە تایبەتەکانی کۆمەڵگەی کوردی ئاشناتان دەکەم و بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست چات بووینەتەوە کە میوانی ئەم جارم مامۆستا هوشیاری جافەرانە کە دڵنیام زۆری نەتان دەیناسن لە دیوێکە لەو ڕۆ دەیناسن کە هەندێک نازناوی تایبەتی هەیە و لە دیوە سەرەکیەکەشی لەوەی کە بە قسە خۆشەکانی زیاتر ناسراوە بۆیە دەچینە خزمەتی مامۆستا زۆر سپاس بەوە دەرفەتە خزمەت لە منەوە یاخوا بەخێر بن سەر چاوەکە هاتوونێتەوە گوندەکەی جافەران بەخێر بن سەر چاوەکە چاوت خۆش بێ مامۆستا با لێەوە دەست پێ بکەین مامۆستا هوشیاری جافەران کێیە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين برا بچووکە دیارە لە گوندی جافران لەدایک بووم لێرە چاوم هەڵهێناوە قوتابخانەی سەرەتایی و متەوەسەتشم لێرە و لە قەرەداغ تاوا کردو دوای چوومەتە سلێمانی ئیتر حەزم دەکرد هەر یەکە دیارە بە ناونیشانێ ناو دەرەکەمیش حەزم کرد بە ناوی گوندەکەی خۆمەوە و ئەو توانە تاقە و زەکەمەی کە هەمە خزمەتێ بە گوندەکەی خۆم بکەم و ئینشاءڵڵا ئومێدم هەیە و داوا لە پەروەردگارەکەم خوا یارمەتیم بدا ببم بە مایی سەربەرزی بۆ گوندەکەم و ببم بە خزمەتکارێکی ڕاستەقینە بۆ گوندەکەی خۆم لەبەرەوە ناوم را مەلا هوشیاری جافەر لەکەیەوە مەلایتیان مامۆستای مزگەوتیت لە ساڵەکانی هەشتاوە بە فەزڵی خوا لە قوتابخانەی لە گردەکەی سەرچان مەدرسەیەکماندانە بە ناوی قوتابخانەی ئەبوبەکری سیدیق الحەمدوللا کۆمەڵی قوتابی جوان الحەمدوللا ئێستا هەمانە دکتۆر هەمانە موەندیسە هەمانە لیوایە لە عەسکەریدا کۆمەڵێ ڕۆڵەی جوان کۆمەڵێ گەنجی جوانی خۆتان ئاسا الحەمدوللا پەروەردە بوون لەو قوتابخانەیەدا ئیتر قەدەرەکەی پەروەردگار ناوم دوای ئەعدادی ناوم دەچوو بۆ سەربازی لە سەربازی هەڵهاتم کە هاتم بۆ گوندی جافەران دیسان لێرە مامۆستا مەلا شێخ تایر هەبوو بە ڕەحمەت بێ خوا دەرەجەی عالیکا پیاوێکی مرد پیاوێکی زۆر بەقیمەت پیاوێکی زۆر خزمەتگوزار قەدەری خوا ئەو کاتە ئەم جەڵدەیە نەبوو پیاندە و بای شەلەل لێدا کە بای شەلەل لێدا ئیتر خەڵکە کەوتیان مامۆستا ئەگەر هەر چۆنێ بێ تۆ جومعەکانمان بۆ بکەی بۆی ئێمە فێرین چکم ئەم گوندەی ئێمە بە بیرەوەری ئێمە جومعەی لێ نەبڕاوە مەردی خوا بۆ پیاوی چاو بە هەر شێوە هەیە وتارەکانمان جومعەکانمان بۆ ساڵی هەشتا و پێنج لە 85ەوە وتارە دەست پێ بەڵێ الحەمدوللیلا جا عەرزی برای خۆم کەم بە مامۆستا کە ئەو بای شەلەلە لێدا ئیتر تەمەن بردیان بۆ لا دکتۆرەمانە ئیتر برا بچووکیشت زۆر بە کەم جارم تۆزە قورسە خۆ دەزانی دەستم کرد بە وتارەکە وتم من وەکو قوتابیەکی مامۆستای شێخ تایر بە ڕەحمەت بێ چەند ساڵە ئاڵای ئیسلامی پیرۆز لا ئیلاهە ئیلەڵڵا محەممەد ڕەسوڵ بەدەستی مامۆستا ئەشەکێتەوە بەڵام ئێستا قەدەرێکی ئیلاهی لێی داوە داوا لە پەروەردگارەکەم خوا شیفای بە ڕەحمەتی بۆ بنێرە زوو بە شوێنەکەی ئاشنا بێتەوە ئیتر فەزڵی خوا بە زیابێ مامۆستا زوو چابووە بەڵام مامۆسایەکی زۆر بەماکە ئینشاءڵڵا ئومێدەم هەیە ڕۆحانەتی پاکی ئێستا لەگەڵ مردووی هەموو لایەکمان لە بەهەشتدا بێ هاتەوەتی ئەو مینبەرە بۆ خۆتی تر لێت ناسەرمەوە و وتارەکان بدە و خۆی لە دوامەوە دادەنیشت هەتا هەندێک لە ڕیشویەکان بیرم دێوتیان تۆ خۆت جومعەکەوم کەوتی نا با ئەو جومعەکە و گەنجە و توانای باشترە و ئەمانە هەر هەڵەیەکیش کا بۆی ڕاستەکەمەوە دوای پێدا ئیتر سوپاس بۆ خوا لەو کاتەوە بەردەوام هەتا ئێستا مامۆستا یەکەم وتار قورس بوو بۆت باسی چیت بۆ کردن کەس ڕخنەی لێگرتی گیانم بڕاوکە قاچم بۆ شەقشەقا ئەلەرزی هەرچەندمە کرد زەبتی قاچم بۆ ناکرا سەمیمبەرکە چکم زۆر قورسە تۆ خەڵکە هەموو دەموچاوە سەیرە دەکات تا ڕایی لەسەر وەزعەکە زۆر بەلامەوە قورس و ناخۆش بوو بەڵام تر خوا یارمەتیام جومعە یەکەم کرد دووەم کرد سێم هەتاوەکو قسەیکی خۆش بۆ تۆ بۆ بیسەرانی جەڕەوە حاجیەک هەڵسا ئێستا وەفاتی کرد بە ڕەحمەت بێ خەمیوان بوو جومعەکەم بۆ نەکرێ بەڵام وتی خەمتان نەبێ خەڵکی ناوخوا مەلا هوشیار بەقەر شەیتانێکە زانێ يعني سبحان الله او يعني ويزاني طبعا او بوصف على كوري خوان فرانكا زيدكا جا واي ودوتي خمت النبي يعني انتم كان بودكا زاوتم بيا قزايتم من كل الشيطان تينا خرول مخراب منو يعني زيدكا جا مقسم الحمد لله يتل اخوا بزل قبل اكن راحتمو بردوام بمنس لا 85 تا اسا جناب دو تربيجي مزگوتي جعفر الحمد لله فضي خابل جمعەش دانە بڕاوی بەس ئەنفال ئەو کاتەکە 2 ساڵ ڕێگەی بڕا ئەو دوانە نەبێ الحەمدوللا لە تارانەوە بۆی گەڕامەوە بۆ جومعەکەم باسی ئەم جومعەیە زۆرەکەن لە تارانەوە هاتوویتەوە بۆ جومعەیەکی گوندەکەی خۆت چۆن بووە هاتنەوە لە برازایەکم بردبوو بۆ سەفارەتی سوید لە تاران شەو زۆر بێتاقەت بووم ئەو برازام وتی مامە و بۆ بێتاقەت مامە لە زووتایی مزگەوتەکەی جافران کرد و بچووکم من خزمەتکاری ئەو مزگەوتم خەڵکێک هەیە ڕێبوارە دێ وەڕوا بۆ جومعە دێ بۆ لا من چیس بینە جوابی خوا بدەمەوە کە جومعە لەوێ نەکرێ و من قەرزار دەم و گوناحبارم وتی
جا ئەڵێکی وتم ئەگەر تۆ یارمەتیم بدەیت من دەڕۆمەوە جومعکەکەم و یەمەوە ئینشاڵڵا بەس ئەوەندە یارمەتیم بە باوکت ئەگەر تەلەفۆنی کرد بڵێ چۆتە دەرەوە مەڵێ چۆتەوە بۆ لە تارانەوە کە هاتمە تەرمیناڵی مەریوان لە تەرمیناڵ لە نەقلیاتەکە دۆستێکی خۆشەویستی وکو جەنابەت تووشم بوو خەڵکی سەقزە کاک حاجی عەلی خوای گەورە پایەداری کە ماڵێکی زۆر بەقیمە ئەسڵ خەڵکی سلێمانین کۆمەڵێ برای ڕێک و پێک بە حورمە 6 مانگ من لە ماڵەکانم زۆر خزمەتیان کردم خوا بە چاکترین پاداشتیان باتەوە لەبەر خوا دیارە باوکیشیان ناوی حاجی ساڵحی سلێمانی و هەموو عایلەکان حاجی عەلی سلێمانی حاجی عومەری سلێمانی ئەوە ناونیشانی ئەدرەسیان وایە وتی من ژێر ئەرزت بۆ گەڕام تۆ لەسەر ئەرزی بەخوا دەچین بۆ سەقز دەیوتم کورە سەقزی من دەچم بۆ جوماتی چی تۆچم بۆ جوماتی بۆ کێوتم بۆ جافرە تی بە کۆپتەری بڕۆی فریا ناکەوتم بە ئیزنی خوا فریاکەم سعات هەشت هاتمە مەریوان کە لە مەریوان دوایی سعات 9 هاتمە هەڵاڵەوە لەوێ سواری سارێک بووم بۆ سلێمانی لە پێنجێنەوە کە هاتمە سلێمانی تقریبا سعات 11 شتێ بوو سارێکی خۆمان پێچێ کردەوە دەستم ڕاگوتم بە قوربانم نەڕۆی وتی ئەوە چۆنە ماوە سەوداوتم تۆ وەختیەوە نییە وتی جێم نییە وتم لە دوا سوارە بم لە دوای سارەکە خۆم هەڵواسی و الحەمدوللا هاتم جومعەکەم بۆ کردن کە جومعەم تاوکری یەکسەر ڕۆژ بۆ لە نەقلیات سوار بووم بۆ نەیانزای نەچوومە ماڵەوە هەتا وەکو قسەیەکی خۆش برایەک گوتوی ئەم جومعەیە لا مامۆستا مەلاوشیار بوون جومعە وتارێکی خۆشی بۆ دایم براکەش وتی کۆرە لە مەلاوشیار برام لە تارام زای چییە بۆتی کۆرە من خۆم جومعەم لا کردووە جامە ئیشارەتێکە دەم بە علومی حەدیث لێرە ئیستفادەیەکی لەو هینا دەکەین ئێمە لە علومی حەدیثە دوو شتمان هەیە مەسەلا سەحابەیە حەدیثێکمان بۆ جێڕە فەرمێ من ئەم هەڵوێستەم لە پێغەمبەر بینیوە ئەمە بە فعلیە لە بینیوە ئەمەڵێ من نەمبینیوە ئەمەی کە بینیوێتی قسەکەی لە پێشترەتانێ بینەوە ئەم برایوتوی کاکە من جومعەم کردو لە مەلاوشە براکەش وتی نەخێر ئینکاری کردوین شیوانیم براکەی من لە مەلاوشیار لە تارانە وتی وەڵڵا برا خۆم بینیوە وتی دەتۆ بۆ سەبەب ئەوەنە ئینکاری وەکو کوردی دەڵێ لە مەلا بەزێری وتی ئێستا تەلەفۆنەکەم بۆ ماڵە تەلەفۆن کرد بۆ مناڵەکەم وتی نەخێر ناتوتی منەڵێم ناتوە دەم هەر ئیبە قەزابێ ئینکاریەکە دوای کە هاتووتیان تۆ هاتوویتەوتم نەوێرا بێمە ماڵەوتم کاکەم لێم تۆ ڕابێڵێ تۆ لە تارانەوە معقولە بۆ جومعە هاتوویتەوە جومعەکەم کردەوە سعات 8 بانی لە فەزڵی خوا بەزێ لە تاران گەیشت چمۆ لا برازەکەم سوپاس بۆ خۆی پەروەکە ماوەستا چی وات لێکا کە ئەوەندە بە پەرۆژبی بۆ نوێژێکی جومعە کە ڕەنگە توانی بە مامۆستایەکی بە ڕێزی هاوڕێت بڵێ کاکە بڕۆ جومعەیەم بۆ پێشکەش بکە خەڵکەکە خوای گەورە جەزایان باتەوە بە پاشترین پاداش لەگەڵ ئێوەدا زۆر ئولفەتیان لەگەڵ برابچووکتا هەیە و زۆر پیان خۆشە کە لە خزمەتیان نابم و کۆمەڵێ قۆناغمان بڕیوە بە یەکەوە تقریبا 35 ساڵ عمرێکە من 35 ساڵە لە خزمەتیان دام خۆشم خەڵکی ئەم دێم و خزمەکاری گەورە و بچووشانم بەڕاستی حەزیان نەکردەوە مامۆستا حتا مەسەل جاری وا بۆ لایەنی سیاسی سوێتی من لێرە لا بەرێ ئەمانە بەڵام ئەوان زۆر پشتگیریان کردم خوا جەزایان باتەوە هەتا حاڵ گەیشتەوە وتیان ئەگەر زۆر زەختمان لێکەن ئەڵێ دەسوودیاری ئێوە محاویلەیەکە داوتانە بێ محاویلەکە بەرەوە مەلاوشارمان بنەوە بەراورد کرێ یانی بەڕاستی خەڵکی ئێرە زۆر مردن زۆر بە قیمەتن زۆر بە ڕێزن ینی ئەمەندە منیان خەجاڵەت کردووە مەگەر خوا گیان بە پاداشی خۆی پاداشیان باتەوە دەڵێن مامۆستاوشیار هەر بە کتە و بە قسەی خۆش زیاتر ناوی دەرکرد من زۆر پێم خۆشە ینی بەسیترین شت ئەگەر پێمان بکرێ کەلیمەت الطەیبە سەدەقە قسەی خۆشە یارانی پێغەمبەر سەڵڵەڵەهو عەلەیهی پێغەمبەری ئەمە دایمە دەم بە زەردەخەنە بووە و بە ڕووی خۆش بە وەچێکی جوان قسەی لەگەڵ خەڵکا کردووە ئێمە بەڕاستی ئەسحابی پێغەمبەر پێ سەحابەیەکمان هەیە وەکو بەسەرهاتێکی خۆش پێغەمبەر گیان سەڵڵەڵەهو لەسەر قەبری سەحابەیەک دەبێت تەشریفی مبارەکی سەحابیەکە خوای گەورە سوالی منکەر و نەکیر کە پرسیاری لێ ناکات دەفەرمێ خوات کێ ئەڵێ ئەڵڵا خوا مەڵێ ئەی پێغەمبەری کێ ئەڵێ نابینی بەسەر سەرمەوە سبحان الله لە قبرەکەش لە سوعبەت ناکەوێت ئێمە ئەگەر سوعبەتەکانمان لە سنووری شەرع دەرنەچێ شەرع نەبەزێنین مەقبولە و لە ئیسلامە جێی دەبێتەوە من ئەو قسانەی کە کردومە هەمووی بەرپرسم بەرامبەری هەتا ڕۆژێ برادێک وەکو ئەیزانی وەکو جەنابتان ڕۆژنامەوان دەی و ماوەسام قسان چۆن دروستێکێتم بابە خۆ من معمەلم نییە مانە هەمووی واقعە دروستی ناکەم ئەمە بەسەر هاتەوە بەسەرما هاتوو لە ڕۆژانەی ژیانمان تووشم بۆتان دەجەڕمەوە یەکنەوە کۆی بڵێ دروستیەکەم خۆم نا دروستی ناکەم ئەمە واقعە و لەناو واقعدا ڕوویدووە اینجا من بە قەناعەتی خۆم پێم وایە بەم شێوە زیاتر دەچینە ناو دڵی خەڵکەوە چون ئێمە هەر خەڵک بترسێنین خراپە من ڕۆژ شەوێک چوومە مزگەوتێک لە سلێمانی شەوی لەیلەتول قەدر بوو برایەک خۆک و جەنابەت مەسەڵەن بڵێن وتاری دەدا وتارێکی زۆر ئیمانی زۆر بەقەوت باسی قیامەتێک کرد اینجا بڕوا بکە ئەو برانە ئەوەی زۆربەی زۆری خەوت بوو کە چوومە ژوورەوە سەیرەکەم وەکو تۆفڵعەتەکەی لیات بوو ئەوەی پاڵکەوت بوو ئەو کیمیایی لیاندا ئێمەشتم براکەم تۆ شت براوە باسی کێمشەوە باسی قەبر و قیامەت نەبێ ئێوە تا تۆ خۆتەگری هەمووی لە ترس ئەوەی خۆی خەڵک خەویە لەیلەتول قەدرە ئەنجا تۆش باسی قیامەتێک ئەوەی کە خەوی لێ خەسوو چی ئاگەی لە وتارەکەی وەڵا دوای هەڵمسان هەندێک قسەی خۆشم بۆ کرد و باسی باش و ئەمانم بۆ کرانەوە ئەنجا دوایان کورە باوکم تۆ ئەمە بێمە خەو زڕێنەکەیە ئەوان ئەو برای خەومان لێ ترسانوینی ئەوان نابێت جا شەوی کە چوومە مزگەوتێک هەر زۆر قەڵەواڵ لە سلێمانی
الحمد لله قەڵباڵقێکی زۆر عجاب لەیلەتول قەدر و شەوی 27 بوو وتی مامۆستاگیان چارەیەکێکمان بۆ داناوی لەبەرەوەی چکم مۆلیدەکەی تری کوژێنێتەوە ساحەبی مۆلیدەکە وتم جابراوە من وەکو تۆکەی حەمەد لە 20 ساعت گەرمە من تۆ لە چارەکە بڵێی تەواوی جاوی من چی بکەم وتی بەخوای تر بڵێن چی ئەوە لە دوای خەریب و کۆتایی بێ دوعام کرد هەندێک دوعالێکی لە دوعاکانتم خوایە بۆ خاتی گەورەی خۆت و عەزەمەتی خۆت ئەم ساحەبی مۆلیدە ماڵەکەی ڕووناکەیتەوە چونکە ئەمە ماڵی تۆی ڕوونکردەوە مۆلیدەکەی لە معەتەڵات پارێزی کە ماڵی خۆی توی وەڵانای کوژێمەوە تا پارچیەوە جا برایەکی گەنجی جوان و کاکە هات بە داوامتی مامۆستا بە قوربان سپەی شێوەرەوەتم بۆ وتی وەڵا ئەم شۆ لەبەر خاتی تۆ هینەکەی نەکوژانتەوە مۆلیدەکە وتم بۆچی وتی وڵا دوعای خێرم وتم ئەی خۆ برای زمانتان نەبڕای دوعای خێری بۆ بکەن با سپەی شێوی بۆتان داگرسێ یعنی بەڕاستی بە ئوسلوبێکی جوانە ها خواگیان بە پێغەمبەرەکەمانە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن بە جواترین شێواز ئێمە پێغەمبەرەکەمان وای فێر کردوین خەڵک بەردمان تێگرێ ئێمە چی تێگرین ئەمە گوڵی تێگرین ئینشاءڵڵا ئێمە ئەگەر من خەڵکێک برادێک ئێستش ماوە لە حیاتە گەنجێکی جوان و ئینشاءڵڵا وەکو ئێوە مۆفەقە بێ لا برادێک گوتوی توی سەگ ببینم لەو شاری جافران نەبیبن برادەرەکە بەمنیتی تۆزی حەزەری لێ وەرگرە ئەو فڵان کەسە وانی و نیفاقە وتم نانەوانیوتی مامۆستا بەخوا زۆر خراپە بارتم ناوانیوتی بێ قەزابی توی سەگ ببینم ئەو نەبینم وتم ئاخە درۆکە تی چۆن وتم ئەگەر بەقەر سەگی ڕێز لە من بگرێ من مەمنونیم تی چۆن وتم کە خەڵک سەگی خاتە پێشی مۆنیکاکەی باتە سەر مێزی تەعامەکەی باتە حەمام ئەی شوا خزمەتێکە خا سەر دڵی ئێوە گەروا لە من کا من مەمنونیم دەبەرەوە ئێستا ئەو برایە دۆستێک و زۆر خۆشەویستێک و جەنابتە لەگەڵ الحەمدە دەی باشە ئەگەر وتی من ئەو بەسەکە منیش بوو تا ئەو بە بەراز نازانم نا ئەوە نابێ لەبەرەوە ئێمە خێرمان پێ بۆ خەڵک ئێمە حەزەکەین هەموو مەخلوقاتی سەر بچێتە باشتەوە یەک کەس نەچێتە جانمەوە چونکە مەدرسەی ئیسلام ئێمە وا پەروەردەکە مامۆستا ینی ئەگەیتە هەر کەس کە تۆ تازە و شوێنت بەجێشت بێ نوقڵێکی پێ ئەڵێ نوقڵەکەی مامۆستا وشیارە ئەم نوقڵە چییە بۆ هەر کۆتاییان پێ نەهات لەکەیەوە تۆ خەریکی دابشکردنی نوقڵی وڵای مێژۆکەی نازانم لە کێکەوە بەڵام سەدەقە دەفعی بەڵایە ئیتر دەری کابراوتوی ئەگەر ئێمە زۆریشمان پێکرێ خۆ کەممان پێکرێ جا ئێمە زۆر بە خەڵک دەڵین بەخشندە بن چکم پێغەمبەرەکەمان بەخشندە بووە من پێم وایە دڵی مناڵێک یا دڵی برایە خۆش دەکەی شتێکی باشە خراپ نییە ئەجا بە پێی نەوەکەش ئەی گۆڕین جای وای بەسەر زەلابێک کە شەکرەی بێ نوقڵێکی تاڵێ دەینێ بۆی تووشی موسیبەت نەبێ ئایا خۆمسە بڵێن زەنجەبیلێکی دەینێ ئیسفادەی لێ بکە مناڵە جوانەکانیش ئیتر خۆ دەزانی ئەوە هەتا وەکو قسەیکی خۆش بۆ بەڕستی بجەڕەوە ڕۆژیشیان برایەکی خۆشویست و گوجام مناڵێکی بوو ئاها بۆ مزگەوت هەموو جار نوقڵمدایە ڕۆژێ ئیتر مزگەوتێکی نزیکیان کرایەوە باوکی توی دەچین بۆ مزگەوتی بانەچین بۆ مزگەوتی باوچمە لە مەلای نوقڵەکە با بۆ من نوقڵمانە چی لێ چی بکەین جا ئەو مامۆستا فەرمی بەخوا ڕازەکە برابی بە بۆ لە ئەو لای ئەمە ئاو نەبێ هیچ دەست ناکەوێت بیبە بۆ لە ئەو باشترە ئەمە توانم بڵێم بۆ بەرامبەر یعنی هەدیە شتێکی باشە و بەخشین شتێکی چاکە ئینسان ئەگەر زۆریشی لە توانە بێ کەمیش بەخشی هەر باش بەیانیتە دەرەوە چەند نوقڵە خەیتە گیرفانت بەخوا بەپی جارەکە مەسە بڵین جاری وایە 10-15 دەنگ دەخەمە گرفانم احتیاطیش دەخەم مەسەن لە شوێنی تایبەت هەندێک دانێ بۆی لێم نەبڕێ بۆم لێ نەبڕێ ئەمانە ئیتر لەخوا بەزای مشتریشم زۆرە ئەیان دەمێ لەخوا بەزێ بە پێی توان بۆچی مامۆستا ناچیتە هیچ مەجلیسێکی ژنمارە بڕینەوە واتە ناچی بۆی کە ژنمارە ببڕیت کاتی خۆی من کە لە گوندی جافران ئیتر ئەعلانی ئەوم کرد کە بم بە خزمەکاریەوە قبوڵیان بوو کە بم بە پێشنوێژیان 3 شەرتم لەسەر دانانی کەمێ وتم ژنتان بۆ مارە ناکەم و تەلاق تەداخلی ناکەم ئەو ئیشە ناکەم 2 وتم زەکات و سەرفتەی کەسم ناوێ پێویستم بە زەکات و سەرفتەی کەس نییە 3 ئەو کاتە وای مامۆستای مزگەوت مردووی بشۆداوت مردویش ناشۆم ئەو 3 ئیشە ناکەم جا یەکەمیان نیکاحەکە تۆزێک لە تەرسام لەسەرەوەی کە خەڵک نوێژ ناخوێنێ نوێژ ناخوێنێ کە نوێژ ناخوێنێ لە مەجلیسەکە درۆکە دوو لە ڕژاوە لە نوێژەکەم وعدەدا وعدەکەش داباتە سەر ئەمە بەلامەوە مشکلێ بوو ئەنجا گەورە بچووکیانەکە ژن بە ژنیانە کرد مەسە بڵین لە مناڵ لەسەر بێشکە مارا کرد منیش بەڕاستی حەزم لەو ئیش و کاران نەبوو ئێجاوتم بۆ کاکە جەلالی مارەکەم بۆی مارەکەم خەڵک لێی دەکاڵێ بۆ فەرقی کاک جەلال و منەکە بە عام ئیعلانم کردم نیکاح ناکەم و تەلاقیش بە هیچ شوێ تەداخلیتیان ناکەم
ئێستا مردووە شوی ناوەڵە مامۆستا لە ڤیددیوەکە هەندێک چیرۆک پاسەکەی بەڵێ یا بەگشتی ئەو خەڵکی کە تەلەفۆنت بۆکە بۆ پرسیار و وەڵامەکە بەڵێ شتی سیر دێنەڕێت بەڵێ چین بۆ نمونەوانەیە کە زیاتر خەڵک پرسیاریان لێ دەکات وە جێگەی تەعجوبن بۆ خۆت لەوەی کە خەڵک هەیە ینی ئەمە نەزانێ ئەوەندە شارەزای دینیش نەبێت کاکە جەلال خەڵکی ئێمە حملا مسلمانە بەڵام زۆر لە بەعزێش زۆر یانی سەر سوڕمێ زۆر بێ ئاگای من لە ڕادیۆی میحراب لە ڕای سونەش باسم کرد یانی بڕوا بکە دوو گەنجی جوان ڕۆژێ پێم وتم شەوێک باسی غوسڵم دەکرد وتی مامۆستا غوسڵ چییە؟ تو غوسڵ لەفەیە لەفەی چی نازانی گوسڵ نەبەخۆت ئەی چۆن تۆ براکەم ئەی تۆ خۆت نەشۆردەوەتی خۆم شۆردەوە بە لەفکە و سابوونی تر بام نازانم غوسڵ چیەتم کورە برا بۆ خاتی خوا غوسڵ ئەبێ ئینسان غوسڵی دەرکای چۆن لەش گرانی چۆن لەسەر خۆلا بێ یعنی بڕواکە نێزای غوسڵ چی هەتا لە پرۆسەی بەناو ئەنفالەکەدا کوڕێ دوو زەلامێکە بە ماین سوارێک یەکێکیش لەگەڵ یا بوو هاتوون لێرە وتی مامۆستامانەوە یانی بەدوای من ئاگەڕابوو کوڕێکی گەنجیش جوانی چۆک و جەنابەت وتی مامۆستا دوو زەلام هاتوون بە سواریۆیشیان بە پیادە بەدوای تۆ ئاگەڕانتم نەزانی چی بوو وتی وڵای ئەوی نیکاحمانەیە وتم نیکاتی ئەتم نیکاهیش نییە وتی چۆن وتم نیکاهی مارەکردنی وڵی زیڕم کرد و ڕێنێتیان خراپی یانی بڕواکە نێزای نیکاچیە یعنی ئەو خەڵکێمەونە فەقیرە اینجا برایەکم لەگەڵ بوو لە عومرە بە تەوافمانەکە بە دەوری کەعبەتی شەریفدا زۆر جەوەکەی خۆش بوو دەستی براژن میگرت و ئازام قەدوا بۆی هەڵ نەکەوت و دەستی بگرێ ئیتر منیش لێم پرسی وتم خۆشیەکەی چییە وتی وەڵی مامۆستا لێرە دەزێژ دەژن ناشکێ ئاواتی ئاوم زای ڕۆحیە وتم هیچ نیەمە وتم باشە بەڕێی جەنابن بۆچی لە سلێمانی دەزێت لە ژنەشکێ لە مەکە ناشکێ لە کەعبە ناشکێ وتی ئەی بیا قەزای تۆ مەلانی وتم ئێخ من نایزانم تۆ فێرم کە وتی ئیمامی پێغەمبەر ساڵسەم حەنەفی بووە پێغەمبەر حەنەفی بووە وتم ئەمە بەڕاستی موسیبەتێکی گەورەیە اینجا برایەکی کەی مامۆستا ئەم زمانی ئێمە ئەم مالیشی و ئەحمەدی و حەنەفی و مانە نەبووە ئەمە ئێستا ئێوە ئەمانەتان پیا کردوتم چۆن کورە ئێمەکەی پێ ئەمەگەمانە ئیمامی سەردەم بن و خوا جەزایان باتەوە و پێشوای ئیسلام بنەوە وتی وەڵای ئێمە هەر باسی ئیمامی شافعی کرا اینجا دوای مامۆستا چ پێویستەکات تۆ باسی ئیمامی حەنەفی و مالیکی و ئەحمەدی و ئەمانە بکەی ئەی ئیمامی شافعی دوهەمین پێغەمبەر نەبووتم ئەی باوکە ژیان تۆ ئیمامی شافعی بە پێغەمبەر بزانی ئەمە بەڕاستی مەساتێکی قورسە ئەمە خاڵێکی تر ئەرزی برا خۆشەویستی خۆم شوێ کۆمەڵە پیاماقولان کۆ بوونەوە لە مەجلیسێکە مناقەشە ئاوە دانیشتن بێتاقەتی دەمەتەقیەکەن و قسەی خۆشەکەمان ئیشیشان وتی مناقەشەیە هاتووە سەر مەرقەدی پێغەمبەر ساڵسەم مەرقەدی پێغەمبەر لەکوێ ئەویشتی وڵا قوربان مەرقەدی پێغەمبەر لە مەکەیەکی وتی لە مەدینەیە ئەمانە بابە تۆ بۆ سێسە تەلەفۆنەکەم بۆ مامۆستا تەلەفۆنێک بۆ برا بچوو کەوتم فەرموو وتی مامۆستا گیان وڵای کۆمەڵی پیا و دانیشتی مناقەشەیە بۆ بە توش فامتم دەی خواب بکە منیش بیزانم تی تۆی زانیت دەی فەرموو وتی مەرقەی پێغەمبەر لەکوێ مەرقەی پێغەمبەر تی ئاتم تۆڵی لەکوێ وتی ناڵێم لە مەکەی وتم ئەوانە لەڵێ لە مەدینەیە وتم وتی گرەومان لەسەر کردوتم دە تۆ بردووتەوە وتی خوا بەڕاستە وتم ئەی من وانێم برا ئەمانی کاریە وتم بە عەقڵی تۆ ئەو مەرقەی پێغەمبەرکەوتی بەردە ڕەشەکە نیە وتم کورە بۆ خاتی خواوە ئەوە ماڵی خوایە و کەعبەت اللای شەریفە وڵای یاشدا بە ویژدانی بەزێشتی تر ناڵی لەبەرەوە بەڕاستی خەڵکێمە زۆر دامەوە اینجا بڕوا بکەم کاکە جەلالگیان لە ڕۆزەی پێغەمبەری چوم تەوافم کردەوە بە دەور ڕۆزەی پێغەمبەر تەواف معلوماتی بەڕێزە بەس بە دەوری کەعبە کرێ بە دەوری ڕۆزا ناکرێ ئەمە خەڵکی ئێمە زۆری ئەوێ تاتی دەگەین لە مەوزوعان بەڵام ئەوەی کە جێی داخە خۆی بە خوێنەوارە خۆی بە شارەزازێن بەڵام ئەوەش حاڵەکەیتی کە دەیبینی یعنی بڕواکە جاری ئاها کوردایی دەڵێ لە مەلا بەزێنە هیچیش دازانێت چێ منە مجادلە لەگەڵ مامۆساکە لەگەڵ مامۆسا دەمەقاڵێکە برا شیرینەکەم تۆ نازانی یا مامۆسایانی پێش و هەمووی زەربی سفرەکە ئەڵێوان نان پێکاو ئێمەی پێکین ئەکرم بەڕاستی ئەمە شتێکی خراپە جا لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەم خەڵکی ئێمە دەوێتی زۆر پێویستە بەوە من ئەتوانم بەشێکی بگەرمەوە بۆ خۆمانی مەشکەم تەرخەمووی لە ئاستی و خەڵکە وەکو پێویست لە خزمەتی خەڵکان نەبووین ئەو پەیامەی پێ بگەینی ئینە معقولە بڕواکە کاکە جەلال ژنمان مارە کردەوە تەواوان خۆ دەزانین وەکو عەرزم کرد من ژن مارە ناکەم لە مەجلیسەکە بووم کچەکەمان بتوانێت دایکەکەم پایەکانی ئیسلامان پێ بڵێ قڕ و قەپ هیچی نازانم وتمان دەبی لە دادەنێ و دایکیمان بان کردمان دایکە ئەم کچەی تۆ شووە کە سبەی نەبێت بە دایکی مناڵ ئەو تا نازانێت پایەکانی ئیسلام چۆن نازانێتمان نازانێت وتی ئەو دەوردە بزانە ئەیزانێ نایڵێ وتی شەرمەکە
وتان دەوەرە جەناب و پێشیکەوە با بە دوای توێتی پیاەکانی ئیسلام ماوەتی ئەبوو بەکر و عومەر و عوسمان عەلی ئەی قوربە سەرم دایکی وا لە جا بێ کوڕە بڵێکی وتم با بە ئەوانە خەلیفەی ڕاشیدینن بۆ خاتی خوا پیاەکانی ئیسلام شایەتمانە نوێژە ڕۆژۆ زەکاتە حەجە ئەمە پای ئیسلام دەی ئەو ئاوا تعبیرە کرد لەبەرەوە بەڕاستی ئەمە مەساتێکی قورسە ئەبێ ئەو خەڵکە بگەڕێتەوە سەر ئەو وعیە سەقافیە ئیسلامیە کە لە پێغەمبەر عەلەیهی سڵام ئەمە جاری وایە مەساڵە مامۆستا خەڵک گەیشتە سەرمانیەوە تازە باسی دەستنوێژەکەن باش کاکە نایزانێ ئەبێ فێریکەین ئەبێ هەموو جارێ ئیمانەکەی تازەکەینەوە نوێیکەینەوە ئەو ژەنگانی کە لەسەر دڵەکان دابەزێ بێ لای بەرین ئەو تۆز و خۆڵی کە سەر دڵێگرێ بێ لای بەرین بەرچاوی ڕوونە ئێوە بە هەر بەو قسە خۆشانە هیچ تاانتان لە دەسەڵاتداوە هیچ قسێکی لەسەر دەسەڵات و حکومڕانی هەرێمی کوردستانی ژەکەن ئەرە وەڵی قسوورمان نەکردووە ئەوەی ینی من ئەتا لەم بینە لە مەسلەی ڤایرۆسەکەدا کە هات وتیان ئێمە شخصێکمان لای لێرە پێی دەڵێن وە کاشە زاتەوان کورداری خۆمان لەوەشە لە عەقیدات هەندێ مشکلەی هەیە مەسە بڵێن ئەم شخصەتی ئەمەی سەریەش ئەمەی پشتێش ئەمەی قاجێشەیە ئەو کۆمەڵی ناوێن لێ ناو جا ئەوە کاشەی لا ئێماڵێن هیچی نەگردوتە خۆی یعنی ئەوە سەری سووکە جا منیش وتم ئەم حکومەتی مەش بێ قەزابی ئەڵێ وە کاشەی لا ئێمە ئەڵێن ئەوقاف مزگەوت ئەڵێ کاکە خێرەوە ئەڵێ مەکتەب ئەڵێ خێرەوە ئەڵێ کاکە خەستەخانە ئەڵێ خێرەوە ئەی برا ئەی تۆ بێ قەزابی هیچی نەگردوتە خۆی ئەوە نییە ئاخر ئەمە نابێ ئەمە دەبێت ئەوانش هەست بە مەسئولیت کەن چکمان برا گەورن خەڵکە کردووی بە برا گەورە کە پێشەوای ئێمە دەبێت خەمی میلەتەکە بخۆن ئەبێ خۆی بە ساحبی ئەو میلەتە بزانێت دەبێت لەگەڵ مەسات ناخۆشیەکان بێ ئەنجا من جاری وا حتا لە ئەم ساڵ وەزارەتی تەربیە هەنگاوێکی نا زۆرم پێخۆش بوو چکم بۆ وەزاری تەربیە بڕیارێکی داوتی نیزامێکی بەریتانیمانەیە ئەم ساڵ پارسویدی بوو تێگەی ئەجا وتم باشە پارسوید زۆرمان هەڵێ کڕان ئەم سال بووین بە بەریتانی خوابکە ساڵێکی کابین بە ئەڵمانی یا فەڕەنسی تێگە ئێ باشە خەکرز نظامی بەریتانی تەختەڕۆژ لە مەکتەبەکان نییە بەریتانی چی مەسە کۆمپیوتەر لە مەکتەبەکەتان نیە زیازی سیساق لە مەکتەبەکەتان نیە بنیزامی بەریتانی کەی وایە ئەجا من زۆر دەستخۆشیم لە وەزاری تەربیە کرد کە ڕێیدا بە خێرەمانەکان چکم جا ئێمە خۆت دەزانی جاری وای ئەوقاف چەند جار کتابیان بۆ ئێمە کردووە لە نابێت لە مزگەوتەکان پارە کۆکەم بۆ مزگەوتەکەش ئەی باشە ئەگەر پارەکە کۆرەکە ئەی بەچی بیکەم هەیوتە خۆی یارمەتیم نایی وەیمنعون الماعونیشی من ئیشێکی ئەمە زۆر خەتەرە هەتا برایانی سەحا ڕۆژێک هاتن من لە خزمەتیان نەبووم تیا مامۆستا ئەو سابوون و شتانە نابێ بەکاری بێنەوەتم بۆ وتی ئەوە لەبەرەوە ئینسانێک کە دەچێتە سەر ئاودێتەوە دەسی پیسە دەستبەر و سابوونەوەدا دوایی برایکی کە دێ دەسی پێشوە ئەمە خراپە وتم ئەیجا کاکە ئێمە چی بکەینتی ئەبێ شامپۆی سایل و ئەم موادانە بەکاربێن وتم کاکە تۆ بۆمانە کڕیتینەوەڵات ئەی من لەکوێ بێنم خەر من دەچۆم بوو خۆ نابێ کەوت یعنی هەندێ بڵین بەرپرسەکانی ئێمە بێ قەزام لە قەرار دەرکردنا عیبیان نییە بەڵام لە یارمەتی و جێبەجێکردندا زۆر کەمتر خەڵک مامۆستا مزگەوتەوە تا بە مانگێکە مزگەوت داخراوە مزگەوتەکان هەموویان داخراون مامۆستا یاینی پەکیەکەوێت لەوەی کە مزگەوت دابخرێت لە گەیاندنی پەیامەکان ناخێر ئەوەی تەشی ڕێز بێ لێ تەشی ڕێز کلکی کەری بیانە بێ ڕێسێ ناگەر ئەوەی سانیە بەعکسەوە ئێستا مەجال من ئەوسان نەمێرە لە بەرمزگەوت گوێ ئێستا دەڕۆم بەملا بەولاد دەچمە لە ماڵێدا دێنیشم کۆمەڵە قسەیان بۆ کەم لە مناڵەکانی خۆم مناڵەکانی خۆم برایەک وەکو جەناب دەوی وەڵام مامۆستا ڕەحمی خۆیان مناڵەکانی ناسنەوە گۆ ناکەویتە ماڵەوە تا بناسنەوە تێگەی لە ماڵی ما خۆمانە غەریبین ئێستا هاتوین تۆ ماڵەکە خۆمان با هیچ نەبێ ماڵەکە خۆمان ئەم ماوەی پەروەردەکەین کۆمەڵێشتیان فێرکەین کۆمەڵی ڕێنماییان بکەین چونکە کاتی تر بەڕاستی مەجالمان زۆر کەم بووە لەبەر مزگەوت لەبەر سڵح لەبەر تعزیە و پرسە ئەمانە مەجالمان کەم بەڵام ئێستا سوپاس بۆ خوا فرسەتێکی داوی دەتێ ئەمە یعنی وەکو دەورەیە وایە یعنی بەڕاستی من بە دەورەی دەزانم خوا لوتفی لەگەڵ ئێمە دەنوانوە بۆ لەم ماوەیەدا پیاچوونێ بە خۆماندا بە ماڵ و مناڵەکەماندا بە کەس و کارمانە بکەین بۆ ئینشاڵڵای سەر مامۆستا ماوەیە کە خەڵک کەرەنتینە بووە عادەتەن مامۆستایانی ئاینی شوێنێکی سەرەکین بۆ چارەسەرکردنی گرفتە کۆمەڵایەتیەکان چونکە عادەتەن خێزانی ئێمە هەمیشە پەنا سەرەتا بۆ پیاوی معقول و بۆ مامۆستای ئاینیەکان دەبن پێتان وایە ئەم ماوەی کەرەنتینە کە پیاوان زیاتر لە ماڵەوە بن گرفتەکان زیاتر بوو بن کێشەکان ئاڵۆستر بووە چونکە مەزای چۆن مەسە بڵێن وتی برایەک هونەرمەندە بڵین خوا جەزای بەداتەوەتی خێزانەکەم دوعاە کرد بە کوڵی خوایە ئەم بەڵایەمان لە کۆڵکەیتەوە چی تو منیش نەمەزانین بەڵاکەم ئێماڵێ یا ڤایرۆسەکانێ وتی بەلامەوە سیر بوو ئەجا وتی خوشکێکیش لە مێردەکەی بێتاقەت بوو بێزار بوو وتی بە مێردەکەی ئەرێ دەتۆزێ بچۆ دەرەوە دڵمان تەقی بچۆ هاوایە هەڵ مژە ئیسراحەتی بکە بە ئەمەش تۆزێ جێویی خۆمان گۆڕ
گۆڕیناوتی بە ئەمری حکومت لە ماڵم پیاو نییە بم کاتە دەرەوە حکومەتی ژوورۆ جا لەبەرەوە بەڕاستی ینی ئەمە تۆزێک کێشە دروست بووە یعنی حتا هینی برایانی پۆلیس خی گەۆرە مۆفەقیان کات وتیان داوە لەسەر دەعمە و لەسەر شەڕ و ئەمانە نەبووە بەڵام 400 ژن و پیا و داوایان لەسەر قیت کردووە برا بچوو کرد لەو ماوەیەدا 5 کێشەی عیلەیم لا بۆ کەیان دوانیان سێ مناڵێنێکیان یەک مناڵیەکیشانی گواستۆ کەوتونەتە تەلاقدان جیابوونەوە یعنی بەڕاستی ئەمە مصیبەتێکی گەورەیە من زۆر جار دەڵێ مەڵم براخۆ ڤایرۆسە ئەوەندە زەرری نەدا بەخوا ئەو تا لە کوردستانیمان لەخوا بە زیابێ نیو ڕۆژ ڕۆژێکی ئەڵمانیا یا بەریتانیا ئەمریکا خەڵک لە ئێمە توش نەبوو نەک لە ناونژار تووشیش نەبوو لە فەزی خوا بە زیابێ بەڵێ هەیە بڵێ نییە ئەمە بێویژدانی بێ بەڵام بەو شێوازە نییە ئەگەر گرتویشێتی وەکو هەڵامەتێکی لا خۆمان وایە ئیگنە من قەنەعەتم وایە ئەڵمانیا لە ڕووی طبیەوە بە شایەتی دۆست ژن وڵاتێکی زۆر پێشکەوتەوە لە ڕووی پزیشکیەوە یعنی من برایەکمان نەخۆش بوو لە سوید کە چوو بۆ ئەڵمانیا وتوی ئەم عیلاجەی لە سوید دایەنێت و پێ 15 ساڵ پێش ئێستا ئێمە بەکارێنەوە ئەڵمانیا هاوارێتی بەدەست ئەوە ینی ئێمە لە ئەڵمانیا بە قۆتری توانین ئەو ڤایرۆسە کۆنتڕۆلکەین من قەنەعەتم بەو شتەوە وانە بەڵام من قەنەعەتم وایە خوای گەورە میلەتەی پاراستۆ ئەو خێر و سەدەقەیە دوعای موسڵمانانە ئەو دوعای قونوتە کە بۆ نازیلەیە بۆ ئینشاڵڵا دەفعی بەڵامە لەسەکە خوا ئەو بەڵایی لەسەر ئەهوەن کردوین و خوای گەورە ڕەحمێکی زۆر بە تایبەتی بە میلەتی ئێمە کردووە چونکە بەڕاستی میلەتی ئێمە مەزڵومە و ناڕەحەتی و ناخۆشی و نەهامەتی و ئەمانی زۆر بینیوە لەبەرەوە ئینشاڵڵا خوای بە کەمترین خەسارە ئینشاڵڵا ئێمە نەجاتمان و ئەوە نەبێ ئێمە ئیشی برایانی تەندروستی یا وەزارەتی سەحا یا برایانی ئاسایش یا مرور یا پۆلیسەکان ئێمە بە ئەیخینە سەر چاومان و زۆر دەستی ماندووبوونیانە وشین و دوعای خێریان بۆکەین بەڵام دەبێ ئەوەشمان بیر نەچێ ئاساسەکەی پەروەردگارە لە ڤایرۆسی کۆرۆنا ئەترسی ماوەسا نەوەڵی هیچ ئەسڵ وازان مێشی میوانم نی هەر گاڵتەم پیتی نەوەڵای بە من چکم لە خوا دەترسم لە خالقی ڤایرۆسەکە دەترسم لە ڤایرۆزان چکم ئەجەلی من بەدەست ڤایرۆز نییە بەدەست پەروەردگارە ئەگەر ئەجەلم بێ ڤایرۆسەکە بۆ کا بە سەبەب ئەگەر ئەجەلیشم لێ تەپڵ بە ڤایرۆسەکە لێ دەینەکەین بەلادایشە لەم کاتی ڤایرۆسیان نقڵەکە دەربەخشیوە هەر بەخشیمەتەوە بێ دەسم نەگرتەوە ناشی گرت باشی لەوەیە بۆ ڤایرۆسەکەت نەگرتووە خۆزگە ڤایرۆسەکەش بی خواردەیە بۆی وازمان لێ بێت ماوەسا دەمەوێت بزانم ماوەسای ئاینی لێ ئێستادا ئەرکی تا چەندە قورسە وایە مامۆسایانی تا چەند توانیویانە سەرکەوتوو بن لەو وەرکە قورسی کە ئێستا هەیە چونکە شتێکی حاشا هەڵنەگرێت لە ئێمە ئێستا هەڵوێستی هەندێک مامۆستا خەریکە کۆی گشتی مامۆسایەکانیش ناشرین برای بەڕێزم کاکە جەلال دیارە تەوان هەم کارگەم و کەسێ حورمەتی خۆی بەخۆیەوە و ئێمە ئەگەر خوا نەخواستە ئێمە خۆشمان خراپبین سەر چاوەکەمان پاکە چکە ڕابەری ئەم دینە ئێمە پێغەمبەرە بەرنامەی ئێمە قورئان و سونەتی پێغەمبەرە صلی الله علیه و ئەم بەرنامەیە لە ئەوساین و چاوی قرژان لە چاوی قرژان جوانتر و ڕوونتر و پاکترە لەبەرەوە ئەگەر ئێمە بلاجکتۆرێکی سووریشمان لەسەر داگرسێ قابلی تەسلیحە قابلی چابوونە و ئەمە نابێتە هۆی ئەوەی کە ئیتر خوا نەخواستە ئیسلام ناشرینکە ئەو زەلامە یا ئەو کەسە خۆی ناشرین دەکات چکم ئەوە دڵنیا بە ئیسلام هەر سەربەرزە هەر ڕووسپیە هەر گەشاوەیە ئەوە تا سواز بۆخۆ ئەمڕۆ 2020 خەڵک بەلێ شاو لە عالەمی سەر ئەرزە ئەمڕۆ ئیسلام لە بەهارە لە گەشت و نمایەکی جواندا خەڵک الحەمدولیلا ئەوە نێ دەبیستین لە دەستگا ڕاگەیانەکان ئەڵێن ئەمڕۆ بۆ یەکەم جار لە فڵان وڵات بانگ درا بانگی محەممەد درا وانە 1454 ساڵ بەسەر ئەم داوایە ڕۆیوە حیزب نییە لەم سەر ئەرزا 100 ساڵ عمری بێ دوای 50 ساڵ بۆ خۆی بێ بە دوو کردەوە ئەنج ئەوەی کە هەڵگرێتی نەفرەتی لەکە لە بەردامەکەی کرد بەڵام ئەوە 1450 ساڵ بەسەر ئەم بانگوازەی پێغەمبەر سوپاس بۆخوا ڕۆژ بە ڕۆژ ئەگەشێتەوە جوانترە بێت جوانیەکەی زیاتر دەرەکەوێت ئەعجازەکانی زیاتر دەرەکەوێت مامۆستا وشار مەلا عایدی ئیسلامە واتە توانێن وێرایەتی کەسێک بکا کە ئیسلامی بێت لەناو بازنەی ئیسلاما بێت لە هەرێمی کوردستانە دەوترێ مەلای ئەلمانیشمانێ بەخۆیتر ئاخر زەمانەوە ئەمانمان تووشە بێ من بە قەناعەتی خۆم من نازانم پرسیار بکەم لەو مامۆستا بەڕێزە بڵێ مامۆسای بەڕێز تۆ ئەگەر لە ڕێکخراوێکی سیاسیابی لە ڕێکخراوێکی کە ئەگەر خەتمائیل نەبی وەرەدەگرن
وانە ئێستا من لە ڕێکخراوێکی سیاسیا ئیشکەم ئەگەر سوور بێ لە زەردا وەرمەگرن زەرد بم لە سوورا وەرمەگرن لە سەوزا وەرمەگرن مەگەر بە خەتنائیلی ئینە وەرە ناگەن جێگەی قبول نییە بێت تۆ یەکلابی ئەی باشە من لە حیزبەکان ولایکە حیزب بووە من حیزبی پەروەردگارم باشە زاقسەیکی خۆش بۆ تۆ بەڕێزی دایکی بەڕەحمەت بێ لێم پرسیدم دایە تۆ حیزبی شێتی ئێمە حیزب وڵاتم هەتیو حیزب وڵام ڕۆ لەمووی خەتەرترە بۆ خاتی خۆوریابە وتی ئاوت مەزایی چی وتی توینەکەی باوکم بڵێ ئێمە پێڕی پەنا بەخوای ئینشاءالله ئەگەر خوا بۆمان کە ئێمە پێڕی پەنا بەخوا بین بەناستی من پێم سەیرە کە ئەو میحرابەی پێغەمبەر بگۆڕیتەوە بە مەنسەبێکی دنیایی بە شتێکی بە پارەیەک بە ینی حیفە من ئێستا من خۆم دەزانم ئەگەر ئەو میحرابەم لێ بکەنەوە وەکو سڵقی ڕوتم لێ دێ هیچم نامێنێتەوە کەواتە من ئەو حرمەتەی کە پێیان کردو بە میحراب پێیان کە ئەو حرمەتانی تر کاتین مەسەن کابرا ئەبێتە ئەندام پەرلەمان لەگەڵ ڕێز و حرمەتمان 4 ساڵە دوای 4 ساڵەکە کەس ئیشی پێی نامێنێ وەزیرە هەر عینەشت ڕێز و سەرای هەر عینە گۆڕێ قابلی گۆڕان جەنابەت هیچ لایەنێکی سیاسی نیست نەخێر بەڵام خۆ ڕەنگە شیعارە ئیسلامیەکانت ئەو ئیسلامیەکە هەڵت گرتووە لەگەڵ لایەنی سیاسیەک بگرێتەوە بەڵێ جوان ئایا دەکرێت لەگەڵ لایەنێکی سیاسیا دروشمە ئیسلامیەکە کە هەڵت گرتووە یەک نەگرێتەوە بەڵای من سەر بە فڵان حیزبم نابێت چکمە زای چۆن من ئێستا عزی برای خۆم کەم ئێستا برا بچووکت من بۆ خۆم بچووکەمەوە من هەرچی ئەحزابی سیاسی تا ڕۆژێ لەگە برادێکە کە لە گروپێکی بڕای بەبوونی خوش نییە چوبووین بۆ سڵح عیاذ بالله ئیتر سڵحەکەمان کرد و هاتینەوە برادێتی مەلاو شارەوە چیەکی لەگە فڵانکە بۆ تیۆڵام مەسەلە کوردیەکە لە تۆ ڕێگە ناحەز بێ لە گورگ و مەڕبەیەکە ئاو خواردم وڵا گەریەوە بێڵن ماساویشە خۆی نەکاو ماساویشمان پێ بەڵام یای من هەموو جهێتێکی سیاسی لەم کوردستان ڕێزی تایبەتی هەیە حرمەتی تایبەتی لێ دەگیرێ ماندووبوونی خۆی بە هەند وەردەگیرێ بەڵام ئەمە من بۆ بم بە موڵکی یەکێک من موڵکی عام بم باشە من ڕۆژێ برادێ پێوتم وتی لە شوێنێکا بوتی حەز دەکەین تۆ بکەین بە برابچووکی خۆمان وتم من نایکەمتی بۆ وتم تۆ من بچووکەکەی بۆ وتم من براگەورەی هەمووتانم ئێستا من بە بچووکی جەنابە یا براگەوری جەنابە لە سڵحێکا لە کێشەیەک لە ماوەسەگیان تۆ بۆ نییە قسەکەی تۆ نوێنەری فڵان کەسی بەڵام ئێستا ئێمە هەموو ڕێکخراوە سیاسیەکان بڕۆڵی چاومان حرمەت و ڕێزی تایبەتیان لێ دەگری ئەوانیش من قەرزاریانم بە چاوی ڕێز و حرمەتەوە سەیریان کردوین هەتا ئێستا و ئینشاءالله ئومێد دەکەم هەر بە ئەو ڕێز و حرمەتە لە بینی ئێمە ئەوانە لە هەموو لایەنە سیاسەکانە بەردەوام بێ چون ئێمە خۆمان بە صاحبی ئەوان زانین ئەوش بخواین بە صاحبی ئێمە بزانن و دەبێ ئێمە بە پێشنیارەکانی ئێمە قبول کەن چون ئێمە قسەی خۆمانیەتی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ بەختەوەری ئەمیلەتە ئێمە من دوو شت کاکە جەلال زۆر بە ضروری زانم بۆ مسلمانی کورد یەکەم خواناز بێ ڕێی خوا بگرێت دووهەم خزمەت بە خاک و ئەو نیشتمانەکەی خۆی بکە من ئەو پەیامە فێرمەکە کە خزمەت بە خاک و نیشتمانەکەم لە پێغەمبەرەوە فێر بووم کەمە کەم خۆشەوێ هی خۆم نییە لەسکی دایک و بە وراسی وەرم نەگرتووە بە پێغەمبەر ساڵسەم کە لە مەکە هاتە دەرەوە فەرمووی چی مەکە بە زۆر دەرمەکەن ئیگنە جێم نایەشتی بەڵام ئومێدم هەیە بەخوا کە بمەوە ناوە منیش کە جافەران بجێشتەوە ئەنفالەکە بۆ پرۆسی بەناو ئەنفالەکە خوا خەجاڵەتی لا خوا و مێژووشیان کە وتومە بە ئیزنی خوا دێمەوە ناوی لەخوا بەزیا بێ شوێنی زۆر چاکتر و باشتریشیان داوە پێم بەڵام جێم نەهێشتەوە حتا برایکی خۆمان کاتی خۆی توی ئەوە کاتی خۆی کولیوشتی تاو نەکرەوە بۆیە بە ئێمە ڕازی بووە بەڵام ێستا کولیوشت تاوا کاتیوتم نا کولی ئەمە کولیۆمونێ لا ئێمە تورێک نایێنێ ئێمە هەتا زانیاریمان زیاتر بە بچووکە بینەوە هەتاکو تەمانمان بڕادیا زیاتر خزمەتکاری خەڵک دەبین و ئێمە ئەو من ئەولاتر پێغەمبەر صلی الله علیه و سلم فێرمەکە کە خزمەتی گوندەکەی خۆ بکەم پێم خۆشە جافەران لە هەموو گوندەکانی کوردستان پێشکەوتوو بێ پێشکەوتوو خواستتر بێ ئاوەدانتر بێ باشتر بێ خزمەتی پێ بکەین ئەنجا دوای قەرەداغ دوای سلێمانی دوای ئەنجا ئەچینە هەولێر کەرکووک ڕۆی عتا چێتە عێراق حتا لە تۆپێنێکا من پێم خۆش دێت تیپێ لە جافەران بێتەوە بەخوا حەز ناکەم تیپتانەیە ئەرە وەڵڵا تیپی چاکیشمان هەیە و زۆر پێشکەوتوش لەخوا بەزیابێ هەتا کاتی خۆی قسەیکی خۆش بۆ تۆ بیسرام جەرمەوە لەگەڵ تیپێکا یاریەکمان کرد قەدەری خوا برات لەگەڵ یا دەرچووم بۆ هجووم بوو ئەو ویستی گۆڵ لە ئێمە بکە ئیتر شووتەکەی گرتە گۆڵچی جێڕایەوە بەڵام یاری چیەکەی ئەوان بەدەست ئاسو کردی بە گۆڵا بشت حەکەم فیکەی گۆڵی دەداتم جەنابی حەکەم بەخوا بەدەست گۆڵی کردی نا گۆڵ وتم نەبرا لە یاری چێکە پرسین وتم کاکە زەحمەت نەبێت تخوا بەدەست گۆڵت کەیا بە قاچ وتی ماوەسا مارۆدۆنا باوتم با بە مارۆدۆنا قودوەی من نییەم پێغەمبەر قودوەی منە تۆ ماگە مارۆدۆنا هەر نامیاری لەگەڵکەم قودوەی من پێغەمبەرە تۆ نابێ غەشکەی بەس ئەوە پێم لە گۆڵەکە بۆ حساوتی وەڵا بەدەست کرد حەکەمتی داوای لێ بردەکەم وەڵای من وەمزانێت بە قاچ گۆڵی کرد زۆر باشە ماوەسا باسی پێغەمبەر کردەوە سەن ئایا تا چۆن ئێمە پێغەمبەر قودوەمانە بەڕاستی ڕاست هەمووان شوێن کەوتە ئیسلامی پێغەمبەر بە پێغەمبەری خۆمان دەزانین بەڵام بەڕاستی خۆشویستنی پێغەمبەر تا چەندە لە دڵمانە هەیە واللهی خۆشەویستی
خۆشەویستی پێغەمبەر بەدەم نابێ بە عەمەلەکە بەکردەوە ئێمە حەچەند سونەتەکانی پێغەمبەر ئەخلاقە جوانەکانی پێغەمبەر زیینوکەینەوە ئەوەندە خۆشەویستی پێغەمبەری ئەوەندە لە ئەخلاقەکانی ئەو دوورکەوینەوە لە خۆشەویستی پێغەمبەر کەمەکەینەوە یعنی ئێمە پێغەمبەرمان بەدەم خۆشەویستی ناوێ ئەبێ بە دڵ خۆشە بێ بە عەمەل ئێمە ئەگەر ڕاستکەین دڵسۆزی ڕێبازەکەی پێغەمبەر ئەبێ بە عەمەلەکان ئەو پێغەمبەر بەچ خواوەسفی پێغەمبەرەکە بەچی وإنك لعلى خلق عظيم بأخلاق جوانكي بروشته برزكاني أمش إن شاء الله أو روشته برزين دواكي لو خوا يارمتي منو توجبا بوي بتوين بم بيامة بم برنامج جوانا خدمة بحولاتك جيان بر هورازون شيو بر لخوشي وناخوشي یەکێک لە بیرەوەرە خۆشیەکانتان بۆ باسکە بەڵام زۆر بردی چکە دەبێت ناخۆشەکانی شێر باس باشە من کاتی خۆی ئەلێرە جمعان لە ترسی تارە نەمانێت ناو ئاوایی یابیکەین بە بیرەوەری من ئەم دی ئێمە جمعی لێ نەبڕا هەر جمعیان کردۆ شکر لە خوا بەزیابێ جا قەرارماندا و بین لەم دەشتا نوێژەکەین لە نەبەر ناچاری ئیتر برایە گوتی مامۆساوتم جان برایە گوتی بکاکە مەیان بەرەوە بۆ ناو پیا ئیچا بەبا تارە نەمان کوژە بە بیرەوەری من کاک جەلال ئەو زۆ مزگەوتەی ئێمە سوبحانەڵڵا نە تارە نە تۆپ نە هیچیش تێلی نراوە ئەوەندە قودسێتی هەبوو ئەمەدە پیرۆز بوو ئەمەدەی عیبادەت و تەقواتی کرا خوا پارێ بڕواکە بە بیرم دێ مناڵ بوویان و ڕاکەم بۆ مزگەوتەکە تۆپ ها تارە ها تا ئێستاش کو نەسار و نە تۆپ هیچی بەرنەکەوتەوە ئیلا لە پرۆسەی بەناو ئەلفارەکانە بێەوە سووتانیان هەموو عام بوو جا برایە وتی کورە مامۆستا بە قسەیان مەکە چینەوە بۆ ناوتێتم بۆ وتی بەشکم فەرمودەکەی پێغەمبەر بێتە جی سەڵاسەم پێغەمبەر فەرمووی ئەگەر هەنگاوی بێ بەلامەوە دوو هەنگاو خوا دێ بەلاتەوە ئەگە بە ڕۆژنی ئەتیادی بە هەڵوڕە تێمە بەڕاکردن ڕێ بەشکم خوا تایرەکەمان بۆ بنێرە شەهید بین و بچینەوە بۆ لا خواگیان یعنی ئەمە بەڕاستی ئیمانە ئەمە شتێکی خۆشە ئەنجا لەم سەرشاخە کۆمەڵە گەنج و جوانی وەکو ئەو کاکانەمان هەبوو خوا مۆفەقیانکە کاروبەرخانەوە ئیتر وامان فێرکردن و پێنج فەرزە بانگ دەدرا جەماعەتمان دەکرد ئەمانە ئیتر ڕۆژێ بانگیاندا بوو دیارە ئەو کاتە جێتێکی سیاسی لەو دەربەنگا مەقەڕیان هەبوو پیاوێکی بەڕێزیشی لەبوو خوا عەفوی وەفاتی کرد ئیتر تویان بەخوا کاک فلان بە مەسئولەکان تویان وازام پازاروشتی ئێران هاتووە لەسەر ئەو شاخە بانگە دەن نەبابەتی بەڕڵاتی ئەتۆ تاقیبە بکەم زان چیوەمانە دوایی توی چۆن کەی بانگ توی هەر عەسر زیاتر متابان تو بابەوە جەماعەتی مەلاوشارە بانگە پاسداری تویشتی چی ئەوە لێ مناڵەکان شوان بۆ خۆیان بانگە دەون جەماعەتەکەن دی لە فەزڵی خوا بیا زیابێ ئەوە زۆر شتێکی لەقتەیەکی خۆش بۆ بەلامەوە ئەنجا بەڕاستیش کاکە جەلال برایەک ڕۆژی لە مزگەوتەکەی خۆماوەتی ماوەسە تۆزێ ئیشم پێێتە ئەگەر بێتە دەرەوە زەحمەنێتم بەسەر چاو کە چوومە دەرەوە وتی سنووقەی سیارەکەی هەڵا پڕ بوو لە هەنار ئەوە چێوتی بە گونیەی بێ بە سنووق خەیبەی ئەوە بە نامێ سوپاس دەکەم بە زیابێتی هی باوکتە باوکم تی باوکم لە هەشتاکە ئەمری خۆی کردەوە لەگە مردوی حەزە خۆی خۆتم چۆنی باوکمە وتی باوکە ترێە فرۆشت ئەیانەوە حاجی مەجیها ئەتر لە جوورەوە چوین بۆ بەرەپیا مامەژی ماوەوەش عیب نەبێتی دووسێ قنچک ترێ داینێ وتی ئەنجا چوینە وڵاتەوە مامەژی ماوەوە دیسا دووسێ قنچکیەوە تا دوورەکەوتەوە بۆڵێکمان لێسەن وتی ئەمە ترێی باوکتە وتم ئەک خوای لێوە بەزیاوتی بۆ وتم باوکم قنچکە ترێ یا من هەنار وەرەگرم ئەگەر باوکم ئاغا بووە و شەقی لە تۆڵایسا بۆ کسەکەشی زیاکرد شەق بۆ کسمە خوارد بەڵام سوپاس بۆ خوا باوکم ئاوی چوای بۆ ڕشتم کە من پێی سەربەرزم ئەو قنچکە ترێ یا من هەنارە خۆم ئەنجا لێرە کاروبەرخمانە ڕان گۆمێکی لێ مەلەمان تیاکرۆمە بەهۆی مەلەکۆ مەشغول و کاروبەرەکەمان چوو بۆ ناو نۆکی برایەکەوە ئیتر زۆر تووڕە بوو بە قسە کرد و بەرتاویشتووەمانە ئیتر ئەمان هەمویان ڕایان کرد دەرەکان من بەرەو ڕووی چووم داسێکی پێوە خەریب و بیدا لە ملموتی کوڕی کەی کوڕی حاجی مەجیمتی خوا بکەوە قوربای باوکەی نەملتمە پەڕان بەس دیە خوا ئەو چەترەشی بۆ دروستکردی ئەنجا بەڕاستی ئەمە وەکو حیاتی خۆمانیانی بەڕاستی قەرزاری ئەو باو باپیرانی خۆمانی کەوان چوو مرد بوون ومێ دەکەم ئینشاڵڵا ئێمەش بە ڕووسێتی ئاوچینە ناومێش زۆر سپاس ماوەستا زۆر لە کاتمان گرتی خۆشحاڵم کە لە گوندی جافران لێمەوە یاخوا بەخێر بن سەر چاومان ئێوە ماندوون ئینشاڵڵا و پێشمەرگێکی ماندوونە ناسن ئینشاڵڵا قسابی قورئانن خوا بەرەکەت خاتە کارەکانتانەوە ئێمە دەستخۆشیتان لێکەین ئومێد دەکەین زیاتر خزمەت بە ئەخلاقی ڕەسەنی ئەم میلەتەکەن زیاتر خزمەت بە پەیامی ئیسلام کەن بەڕاستی خەڵک تینووە بە ئیسلام و میلەت ئێمە شکور عاشقی ئیسلامە میلەت ئێمە کو ماسی وایە بەبێ ئاو ماسی ئیدارە ناکە میلەت ئێمەش بەبێ دین ئیدارە ناکە و نەمامی کوفری لە ساڵەکانی سیوە خەریکن لێرە بینێژ شکور هەر زڕە و بەرناگرێت لە خوا بەزیابێ ئینشاڵڵا هەر بەریژ ناگرێت چون میلەت ئێمە لەگەڵ هەتا ئەو ڤایرۆسەر سوپاس بۆ خاوەتە ئەویش پێی نەوێرین لەخوا بە کۆڵمان بەویشەوە ئینشاءڵڵا و ئەو هەموو مەعامەراتی کردێمان کراوە بە حەول و قووەتی خوا بە قازانجی ئێمە شکور بە زەرەی دوژمنتاوە دەستخۆشیتان لێکەم و سەد جار دەڵێن بەخێر بن سەر چاومان سەرمان ماندووبوونتان هەموو هەنگاوێکتان خوا بە حەجێ بۆتان تۆمارکە ئینشاڵڵا بێ بە توێش و بۆ قیامەتان کە ئێمەتان بەسەر کردو ئێمەش خوای گەورە دەپاڕین و بەسەرتان کاتەوە چکم بەڕاستی ئەوە لوتفی خۆتانەوە پیاوەتی و مەردایەتی خۆتانە کە ئێمەتان لەم گوندەدا بەس بیر کەوتەوە ئینشاءڵڵا خوای ئەوەی لەبیر ناچێ و بە چاکترین پادار زۆر سپاس هەراوەدان بێ گوندی جافران هەرێمی کوردستان و نیشتیمانی کوردستان بەگشتی بینەرانی عزیز سپاس بۆ بینەریتان
تا بەرنمەیەکی دیکە لەگەڵ کەسایەتێکی تایبەتمەند لە گۆشەیەکی دیکە نیشتیمان بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.